لە ڕێگایەکی بازرگانیەوە بۆ ڕێگای مەرگ، ڕێگای هەولێر خەبات. ئاوا دەبینین ئەو ڕێگایە چۆنە بەخۆی خەڵک زۆر بێزار بووە. یەک سایدە چۆن هاتە خەڵکێکە وەڵڵاهی ڕۆژنیە دەحەم نەبی ڕۆژنی حادسە لەو ڕێچانە بێ. ئەمە دیمەنی چاڵ و خەندەقەکانی ڕێگای هەولێر خەبات یان هەولێر مووسڵە کە بە ڕێگایەکی گرنگی بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق و وڵاتی تورکیا و سووریا دەناسرێت و داهاتی ساڵانەی ملیاران دۆلارە. بەڵام ماوەی چەندین ساڵە لەم بارودۆخەدایە و جگە لە پینەکردن هیچ جارێک نۆژەن نەکراوەتەوە. ڕێگای هەولێر خەبات جیالەوەی چەندین قەزا و ناحیە و گوندی لەسرە. پارێزگای هەولێر بە دەڤەری دوهۆک دەبەستێتەوە و بەهۆی خراپی ڕێگاکە ساڵانە دەیان کەس دەبنە قوربانی و گیان لەدەست دەدەن. هەر لە بەرەم هۆکارە ئەو هەوڵاتیانەی لەم ڕێگایە هاتوچۆ دەکەن بە ڕێگای مەرگ دەیناسێنن. ئەری وەڵا ڕێگای مەرگە تەماشا بکە. ڕاستی ڕێمێ هەموو ڕۆژە پێدادێن و دەڕۆین ئەوە ڕێگای مەرگ ناسراوە. یعنی لە کوردستان بگەڕی لەو ڕێی خراپترە. نیگەرانی هەوڵاتیان لەم ڕێگایە گەشتۆتە لووتکە. هەر بۆیە کاتێک قسە بۆ مندیەکان دەکەن ناخی دڵیان هەڵدەڕێژن و بێ سانسۆر هەموو شتێک دەڵێن و ئەمە گوتەی خورشید هەرکی کە سایتیەکی دیاری ئەم دەبەرەیە لەبارەی ڕێگایەکە. ئەمە دەرێم دیارە لە گومرجی ڕا هەتا قەزای خەبات پیاوی تێدا نمایە ئەگەنە ڕۆژێکی هەردای بخەن و ببینە سەر خەت ئەوێ ڕۆژە دوو برابوونە قوربانی چەندان خەلکی دی بووە قوربانی ئەوە ژیانە توخدا ئەمە سارێ من 2000 تای تەقی هەلە ڕێی من مشکلم نییە ئەمەگە هەفتەی جارێک بێرە دامێ مشکال منم لە بەخۆم نییە مزگم بەو خەلکەی دەستێت عیب نییە شەرم نییە شوورەی نییە ڕێگای پایتەختی ئەو هەبی. چەند ڕۆژێک پێشێستا بەهۆی بێدەنگی بەرپرسان لە ئەست خراپی ئەم ڕێگایە دار لە نێوڕاستی ڕێگاکە چێندرا، بەڵام ئەماش کاری لە بەرپرسان نەکرد و تاوەکو ئێستا بێدەنگن. بڕیاڵە دای هەر تاسێکی ئەزگەشمێ بنە زایتونێکە دەلێت شینم هەتا قەزا خەواتەمی دەکەمە ڕێزێ زایتونە باس ئەسترسم ئەو مەسرەفژ لێ بکەم حکومەت ڕابێتنەوە زایتونانەژی بنوە قیمەت بفرۆشتە و معمەل ڕووینەوە.